لە تۆمارێکی دەنجی تهدید مەکە ئەڵێ چێت دەوێت لەسەری دەنووسم لە ئاسایش هەر لە ژۆرێ دەدڕزێنمەوە ماوەی 4 ساڵە لە ڕێی محکەمەم لە ڕێی کۆمپانیاکەم محامیەکەی خۆم دوو زەوی تەزویری لە ڕێگەی کۆمپانیەکەیم سا کردەوە من بازەکەیم داوە سکاڵم لەسەری نووسیە لە 2021ەوە ئێستا لە 2025 ژین مانگی دا ماوەی 4 ساڵ ئەو دۆسیانم هەر لە قۆناغی لێ کۆڵینەوەیە ئیحالە نابێ ئەو دۆسیانەی من ئەگەر لە ڕووی یاساییەوە من خاوەن حەقم ئیحالە بکرێ کێشەکانم یەکلایی بکرێتەوە ئەگەر خاوەن حەق نیم ئەوان بەراەتن دۆسیەکان دابخرێت بەو پارەی کە لە زەویە تەزویرەکان من بازەکەیم داوە زیاد نزیکەی 100 دەفتەر دۆلارم زەرەر بەرکەوتیە و لەبەرچ بۆ ڕۆژە گەیشتم ئەو پارێزەرەی من لە ناوەوەی دادگا لە دەرەوەی دادگا لە بنکەکانی پۆلیس کۆمەڵی خەڵکی لە پشتا کە مڕاوەغە و ماتەڵە بە دۆسیەکان مەکەن دۆسیەکانم ئیحالە ناکرێت لە تۆمارێکی دەنجی تهدید مەکە ئەڵێ چێت دەوێت لەسەری دەنووسم لە ئاسایش هەر لە ژۆرێ دەدڕزێنمەوە ئەوە وەکو بەڵگە کە تهدیدی منەکە بە ئاسایش تەنازول بکەم لە حەقەکانی خۆم هاتی ئەو تۆمەتەی بۆ من دروست کردیە بوختانێکی سیاسی کە من لەگەڵ بەڕێز کاک باڤڵ هاتوومە 2 ملیۆن دۆلارم لە ڕێگەی تەزویرەوە لە خەڵکی کاسبکاری هەولێر کۆ کردوتۆ پارەکەشم نردی بۆ تەمیلی پەکەکە بۆ قەندیل چی ئەوە قبوڵەکە من لەسەر ئەو دۆسیە ئەو تۆمەتە سکاڵای یاسایی نووسیە بەڵام تەنانەت تا ئێستا مادەی یاساییشان بۆ دەنەنە بانجی تۆمەتباریشان نەکردیە ئیشی لەسەر ناکەن ئیشم بۆ ناکرێت ئەوەی بە دەرفەت زانیە کە ئێمە پێشینەمان یەشێتیە بۆ بە لە ڕێدابردنی لێ کۆڵینەوە بۆ ئەوەی کە زەختێکم بخاتە سەر ئەوانەی بۆ دروستکردنەوە بۆی تەنازولکەم ئەوەشیان کە دەیبینن نمونەی یەکێک لە وەستڵەکانە کە پارەیان وەرگرتیە ئەوانەی کە بەکاری هێناون بۆ تەزویر دەستی گەیشتێ بە سندوقی دادگا